ڕێژەی هاوسەرگیری زۆر کەم بیتەوە لەبەرەوەی زێر زۆر گرانە بەڕاستیت پێ بدەم ماشەڵڵا کوردی خۆشمان بە 15-20 مسقال ڕازی نابێتن هەم 56 مسقالە لۆیە کچی کوردی هەروەها دەبینێتەوە لەبەرەوەی ئێستا کە عەرەب بە 15 مسقالی بە 10 مسقالی دەهێنی نەک کە عەرەبەکە دەهێنی ماشەڵڵا دکتۆراشی هەیە دکتۆرای ئەسنانە دکتۆرای تووبە یعنی ئەوانە مێرد پێ دەکەم بە 15-20 مسقالی بەڕاستیت پێ برم ئەی لە ناو خۆمان ئێستا چۆنە مارەی چۆنە لە ناو خۆمان ئێستاکەەوەی کە تۆ دەیبینی لە دەوروبەری خۆت وەڵی حەسەب ماری ئەمە پێشترێ کە لێرە بووین ڕۆژ نەبوو پێشەش بووگنێتە ئێرانە هێستاکە یەک بچی نبینی زۆر بەدەگمەن بووکەک دێتە ئێرانە هۆکارەکەی چییە بەڕای تۆکاری ئەو مارەیە زۆرەیە کە داوا دەکەن بەڵێ یەکەمیان هۆکاری وەیە کە زۆری داوا دەکەن دووەمیشیان زێر زۆر گرانە بەڕاستی گرانە باشە بەڕای تۆ ئەو زێڕە زۆرەی کە داوا دەکرێت دەبێتە هۆی خۆشببختی بووک و زاواکەیان ژیانیان ئایا زێر دەبێتە هۆی خۆشببختی نەخێر والله ئەگەر بێت و یعنی زێرەکە هەر لۆ کابرا دەگەڕێتەوە یان خۆت کچی خۆت بە پارە نافرۆشی ئەگەر داوای شتەی کەمی بکەی معقولانە یعنی کابرەتوانی ژین بینی ئێستا بە سزمانی چی ئیشێ کار هەیە هیچ شتێک نییە کە کابراایەک داوای دەستە داخوازیەکەچی داوای زێڕێکی زۆر دێدە کە 50 مسقال 60 مسقال بەڕاستی زوڵمە والله داوە لەو بابانە دەکەین ئەوانی کچیان هەیە یعنی بەخۆیان بە شتەکان ئەستن بەس سبحان الله هێستاکە نزبەی پیاوی زۆر زەعیف بووە ژن حکم دەکا دەست ژنان ژن دانیشتیە حکم دەکاتن ئەمن لۆ کچم 70 مسقالم دێ بابە دایەژیان خۆ تۆ مردی ناکەی کچەکەت مێردی دەکات دوبارە بە خۆشببختان لە خۆیان بژن بەخۆشی با بژن مێردی بکەن والله ئێستا نزبەی ژنینان زۆر کەمە گەنج هەیە بیناسی بەهۆیەوەی کە نەتوانێت مارەیەکە دابین کە ئێستا کە هاوسەرگیرینەکە ئارێ وەڵا گەنجە ئێستاکە گەنجە چڕک پێ کولیەشی تاوا کردیە بەس دەبەوەی پارەی نییە بەس ژنی بینیتن بەڵێ زەن و خۆشەویست